بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان دەبێت بەڕێزان. کۆمەڵی ئیسلامی کوردستان جەخت لەسەر چالاکردنەوەی دامەزراوەکانی هەرێم بۆ چارەسەری قەیرانەکان دەکاتەوە. ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر لە شاری هەولێر کۆبەوە و تاوتوێی دۆخی سیاسی هەرێم و شەڕی مووسڵ کرا. بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە تەوەری یەکەمدا تاوتوێ ئەم پرسە دەکەوە، لە تەوەری دووەمدا باز لە پرسی نەوت بوجە لە نێوان هەرێم و بەغداد دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبینین. کۆمەڵی ئیسلامی کوردستان جەخت لەسەر چالاکردنەوەی دامەزراوەکانی هەرێمی کوردستان دەکاتەوە بۆ تێپەڕاندنی قەیرانەکانی هەرێم. داواش دەکات حکوومەتی هەرێم چاپ بە بڕێری پاشەکەوتی موشەی فەرمانبەراندا بەخشێنێتەوە. لە شاری هەولێر ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کۆبەوە لە کۆبنەوەکەدا تاوتوێی دۆخی سیاسی نەخۆی هەرێم کرا و ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ جەختی لەسەر زەرورەتی تێپەڕاندنی قەیرانەکانی هەرێم کردەوە لە ڕێگەی چالاکردنەوەی دامەزراوەکانی یاساداران و ڕاپەڕاندن لەم پێناوەشدا پێویستی بە گفتوگۆی نێوان لایەنەکانە. لە بەشێکی دیکەی کۆبنەوەکەدا ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تشتی خستە سەر بارودۆخی پارێزەکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و پرسی بایکۆتی مامۆستا و فەرمانبەران. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ داوای کرد ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە زووترین کات وەڵامی داخوازی هاوڵاتیان بداتەوە و چاو بە بڕێری پاشەکەوتدا بەخشێنێتەوە. لە تەوەریەکی دیکەی کۆبنەوەکەدا ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی باسی لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و شەڕی داعش کرد، دەستخۆشی لە هێزەکانی پەشمەرگەی کوردستان کرد و سڵاویشی بۆ کەس و کاری شەهیدان نرد. هیوای زوو چاکبوونەوە بۆ بریندارەکانیش خواست و دەربارەی شەڕی مووسڵ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی باسی لە زەرورەتی خۆئامادەکردنی کورد بۆ دوای شەڕی مووسڵ کرد و پێی وا دەبووە پێش شەڕی مووسڵ کورد ڕێکەوتنێکی هەبوایە بۆ ئەوەی مافەکانی هەرێمی کوردستان پارێزراوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، مامۆستا بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو. دوایین هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی دەربارەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و قەیرانەکانی چییە؟ بسم الله الرحمن الرحیم. طبعا کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەی ئاسایی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو، ئەوەی کە پەیوەست بێ بە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵ، ینی هەڵوێستەکانی بجارێکی کە تەبان وەک هەمیشە قسەی لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان کردەوە. ئێمە وەکو لە ڕابردووشدا هەر قەناعەتمان وا بوو، باوەڕمان وایە کە ئەم هەلوو مەرجەی ئێستای هەرێمی کوردستان ئەوە دەخوازێت کە ئێمە نێوماڵی خۆمان ڕێک خەینەوە و یەکریزی بژێڕینەوە بە نێوماڵی هێزە سیاسیەکانی کوردستان، و ئەمەش پێمان وایە زەمان و دەستەبەری هەم مانەوەی هەرێمی کوردستانە، هەم جێڕانەوەی ناوچە دابڕێنراوەکانە بۆ سەرخاکی هەرێم و هەم پاراستنی هەرێمی کوردستان و بەرەو پێشبردننی ئەزمونونەکەشێتی لەو ئەگەرانەی کە لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و کۆتایی هاتنی داعش لە هەم عێراق و هەم ناوچەکە بەڕێوەیە. باوەڕیشمان بەوەی ینی بە تەکید کە بەبێ ئەوەی کە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان ڕۆڵیان بۆ بجێڕدرێتەوە و بەبێ ئەوەی گفتوگۆی جددی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان دەست پێ بکە و بێ مرونەت و بێ ئیرادەیەکی جددی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە تەکید ئەو یەکریزیە ناگەڕێتەوە. بەڵێ زۆر باشە. ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی چۆن ینی ڕاتانەوە بوو چۆن دۆخی هەرێمی کوردستان تێپەڕ دەبێت لە چ ڕێگەیەکەوە ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ڕایوا بوو کە دەکرێت بارودۆخی هەرێمی کوردستان تێکەوتووە لێەوە ڕزگار بکرێت؟ ئێمە ینی کۆمەڵی ئیسلامی تەمان ڕاشکاو بووە لە گەیاندنی بۆ چوونەکانی خۆی لەو ڕۆوە لە هەموو بۆنە و لە هەموو مەحفەل و کۆبوونەوە و کۆبوونەوە ناوخۆیەکانی خۆی و لەسەر
هەموو ئەو دیدار و گفتوگویانش کە کۆمەڵ بەشداری کردووە بەردەوام ئێمە بەڕاشکایی گوتومانەکە ئێمە دوو گرفتی ئەساسیمان هەیە گرفتێکی ئەساسی ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئەو لێکترازانە سیاسیە کە لە هەرێمی کوردستان هەیە هۆکارەکەی زۆر ڕوونە و سەرەتاکەشی دیارە لەکەیەوە دەست پێەکە ئێمە پێمان وایە ئەمەیان ینی ئەو جانبەی کە ئەو لێکترازانە سیاسی هەرێمی کوردستانە ئەوە بە بێبوونی ئیرادەیەکی جددی بۆ گفتوگۆی جددی نێوان هێزولایەنەکان و بەبێ ئەوەی ئێمە ئەو لایەنانە ئیرادەیەکی جددی تا ئەو کاتێ ئیرادەیەکی جددی نەبینین بۆ هەنگاونان بەرە ئەوەی لەسەر سیستەمێکی سیاسی ڕێککەوین و هەموو لەسەر ئەوە بگەینە بڕیارێکی هاوبەش و دامەزراوە شەرعیەکانمان ڕۆڵیان پێ بدرێەوە کارا بکرێنەوە واقعی هەرێمی کوردستان بخینەوە سەرسکەی ئاسایی خۆی کە دامەزراوەکانی ڕۆڵ ببینن ئەوە جانبێکی جانبی دووەم ئەو قەیرانە داراییە کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەم گەندەڵیە قوڵەیە کە لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان هەیە ئەوەش دیارە کە ڕێگای دروستی ئەوەیە کە ئێمە بەردەوامەوە ئەڵینەوە کچکە پێمان وایە منە پرەنسیپن ومەبادی ئینە گۆڕی هەر سیستەمێکی حکومڕانی تەندروستن ئەبێ شەفافیت هەبێ لە سەرچاوەکانی داراییدا ئەبێ شەفافیت هەبێ لە شێوازی خرجکردندا و ئەبێ چاکسازیەکی ڕیشەیی لە سیستەمی حکومڕانی دەست پێ بکرێت و بێ داهاتی خەڵک داهاتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆی خرج بکرێتەوە ئێمە تا نەگەینە ئەوە ناتوانین هەموو قەیرانە داراییە تێپەڕێنین و هەم ناشتوانین متمانە بجێڕینەوە بۆ نێوان حکومڕانان لە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی کەەوە ڕەنگەیەکی لە گرفتە ئەساسیەکانی واقعی هەرێمی کوردستان. زۆر باش ئێوە لە ڕاگەنداوەکەی خۆشتانە جەختانە سەرەوە کردوتەوە کە بەبێ دامەزراوەکان بەبێ ئەکتیڤکردنەوەیان ئەم دۆخە تێپەڕ ناتوانین قەیرانەکان چارەسەر بین ینی بەبێ چالاکردنەوەی دامەزراوەکان چارەسەرکردنی دۆخی سیاسی و ئابووری هەرێم قورسە؟ نە قورسە یعنی بەر لەوەی ئێمە بڵین قورسە شتێکی زۆر ناسروشتی و ناتەبیعیە چونکە ئێمەوەی ئیدعای دەکەینەوەیە کە هەرێمی کوردستان لەم ناوچەیە جیاوازە و ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانمان ویستومانە جیاواز پێشانی ناوچەکەی بدەین بە تەکید هیچ معنایەک بۆ سیستەمێکی حکومڕانی نییە سیستەمێکی حکومڕانی تەندروست وە کە سەرچاوی دەستەڵاتەکەی خەڵکو و جەماوەر بێ پەرلەمانی تێدا لە کار خراپە هیچ مانایەک نییە بۆ ئەمە یعنی ئێمە بەردەوامە بێ ئەوە بڵینەوە کە فعلەن لە ئەزمموی لە سیستەمێکی حکومڕانیدا کە پەرلەمانەکەی هیچ ڕۆڵ نەبینێەوە لە کار خراپێەوە لەم بارودۆخەدا کە ئەبواە پەرلەمانی کوردستان ڕۆڵی گەورەی بینی باوە بۆە پەرلەمانی کوردستان لەم قۆناغە بەشێکی گرنگی و ئیتفاقیانە بواە کە هەرێمی کوردستان هەیەی لە گەڵ عێراق و لەگەڵ وڵاتانی ناوچەکەوە و ئیتفاقی هێزی پێشمەرگە بەشداری ئۆپەراسیۆنەکانی کۆنتترۆلکردنەوەی مووسڵی پێکردنەوە بە تاکید فراغێکی گەورە هەیە بۆ خۆتە زانی ینی ئەو فراغە بۆ پڕبێتەوە کە دامەزراوەکان ئەکتیڤ بکرێنەوە چالاک بکرێنەوە جگەلەوەی کە ئێمە ڕەنگە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆتە زانی گرفتی گەورە هەیە وەکو باسیشم کرد لە هەمووی گەورەتر و گرفتی هەرە گەورە ئەوەیە کە هاوڵاتی هیچ متمانەیەکی نییە یعنی تۆ سیرەکەی لە هەرێمێکدا کە ئێستا لە شەڕدایەوە ئێمە شەڕێکی گەورە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە هێزەکانی پێشمەرگە ڕۆژانە لە بەرەکانی جەنگ ڕوبەڕووی دوژمنێکە بنەوە کە داعشە لەم کاتەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان مامۆستایان موچەخۆرانی مانەگرن و لەسەر جادەکانن ئەمە ئەگەر یەکێ لە بەسیترین ماناکانی وەربگرین ئەوەیە کام هاوڵاتیانە و مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان هیچ متمانەیەکیان بە حکوومەتە نییە و هیچ متمانەیەکیان بە حکومڕانەکانی خۆیان نییە ئەبێ هەرێمی کوردستان بەو ئەندازەی کە هەوڵەدا کە دوژمنەکانی دوورخاتەوە بەو ئەندازەی کە هەوڵەدا سنوورەکانی هەرێمی کوردستان بپارێزێ بەو ئەندازێ زیاتری شەوە با متمانە بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی بجێڕێتەوە متمانە بۆ ئەو هاوڵاتیانە بجێڕێتەوە کە لەژێر دەستەڵاتی حکوومەتەکەیدان کە هاوڵاتی وڵاتەکەی خۆینی کە هاوڵاتی هەرێمی کوردستانن ئەمەش بەبێ ئەوە دروست نابێ بە تەکید کە سەرچاوەکانی داهات شەفاف بن و داهاتیش بگەڕێتەوە بۆ خاوەن ڕاستەقینەکەی خۆی کە هاوڵاتیە. زۆر باشە بەڕێز باس لەوە کرد کە یەکریزی بۆ هەرێمی کوردستان زۆر گرینگە بەڵام قسە سەرەوەی بۆچی ئەم یەکریزیە دروست نابێ یا خودم یەکریزیە چۆن دروست دەبێت ئەزانی ئێستا تەبەنێ من یارەکانیشمان دوژمنەکانیشمان نەزانن کە ئێمە بەبێ یەکریزی
داهاتومان ڕوبەڕووی مەترسی گەورە بێتەوە. ئێستا هێزەکانی هاوپەیمانان لە ناوچەکە وڵاتانی دراوسێ و هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی وەل هەم لەسەر ئاستی ناوچەی و ئیقلیمیش داواکەن کە کورد یەک ڕیز بێ و کورد خۆی ئامادە بکە بۆ ئەگەرەکانی دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ و شەڕی داعش. سیر ئەوەیە کە ئێمە نارەکانمان هەست بە و مەترسیە بکەن، بەڵام لە هەرێمی کوردستان کورد خۆی هەستی پێنەکە و کورد خۆی هەوڵی بۆ نەدا. بە تاکید ینی کاحەکیم ئەگەری ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بنەوە تاکە زەمانی بە بەهێزیمانەوەی کورد خۆی و هەرێمی کوردستان و ئەم ئەزمونەی کە هەیەی و پاراستنی سنوورەکانی و جێڕانەوەی ناوچە جێناکۆکانیان ناوچەکانی دەرەوەی هەرێم وە تێگەیشتن و چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ بەغداوە و ململانەی لە نێوان وڵاتانی ناوچەکەش لەسەر بەشێک لە خاکی عێراق و هەرێمی کوردستان هەیە خۆمان نەزانین. ئەمانە بە تەکید ینی تاکە زەمان بۆ سەرکەوتنی کورد و تاکە زەمان بۆ پاراستنی هەرێمی کوردستان و خاک و هاوڵاتیان و نیشتیمانەکەی یەکریزی هێزولایەنە سیاسیەکانە چۆن بەدیدێ یعنی ئەو یەکریزیە چۆن بەدیدێ بە تاکید یان یەکریزی بۆ بەدیدێ کە ئێمە ڕێز لە یاسا بگرین، ڕێز لە دامەزراوە شەرعیەکانی خۆمان بگرین و ئەو تەفاهمەی کە ئێمە هەمانەوێ لەگەڵ عێراق دروستیکەین لەگەڵ وڵاتانی ناوچەکە دروستیکەین و بە دیاریکراوی تەبعاً بڕیار بە دەستە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ناڵم بەشداربوانی حکوومەت، چونکە ئەوانەی بڕیاری سیاسیان بەدەستە لە هەرێمی کوردستان، ئەوانەی دەستەڵاتی سیاسی و سڵتەی ڕاستەقینەی هەرێمی کوردستانیان بەدەستە، ئەوانە توانن کە ئەو جوهدەی ئەیکەن بۆ دروستکردنی تەفاهمی مشتەرەک لەگەڵ حکوومەتی عێراقی کە نەیارێکی سەرسەختی ئەم چەند ساڵی هەرێمی کوردستان بۆ خۆتە زانی و یەکێک بۆ لەوانەی کە لێکترازانی گەورە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانیش دروست بوو، لە نێوان بەغدا و هەولێر دروست بوو، ڕەنگە بەشێکی کەمی ئەو جوهدە بکرێ و بەشێکی کەمی ئەو تەنەزول و مرونەتە لە ناو خۆدا بنوێنرێ بەشی گەورەی کێشەکانی ناو خۆمان زۆر باشە. بەڵام ئەو کاری چیە کە تا ئێستا مەسەلەن دوای زیاتر لە ساڵێک زیاتر لە قەیرانی سیاسی هیچ تەنازونێک نییە بۆ یەکتر لە نێوان لایەنە سیاسیەکان لە ناو خۆدا؟ ئەزانین لایەنە سیاسیەکان هەموو وەکو یەکنین و ئێمە نابێ لایەنە سیاسیەکانی مەسەلەن وەکو کۆمەڵی ئیسلامی چیمانەکەوێتە سەر تاوەکو تەنەزولی لێ بکەین. ئەوەی کە ئەکەوێتە سەر کۆمەڵی ئیسلامی من لێرەوەی لەم کۆمەڵی ئیسلامی ئامادەی هەموو مرونەتێکە بەمەرجێک کە بەرژەوەندی گشتی تحقیقکە. ئەوە لایەنە دەسەڵاتدارەکانن و ئەو لایەنان کە بڕیاری سیاسیان بەدەستە لە هەرێمی کوردستان ئەوانن پێویستە مرونەت بنوێنن، ئەوانن پێویستە بەشێ لەو جوهد و هەوڵانەی ئەیدەن وەکو باسم کرد بۆی کە تەفاهم و لێک تێگەیشتن لەگەڵ هەم وڵاتانی ناوچەکە دروستکەن و هەم لەگەڵ حکوومەتی ناوەندی دروستکە کەمتر لەوە لە تەنەزولات ینی پێشکەش بکەن بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بە تەکید گرفتە ئەساسیەکانی هەرێمی کوردستان تێپەڕێەوە دەستپێکی جێڕانەوەی یەکریزی و یەک هەڵوێستی و یەک خیتابی بۆ نێوماڵی کوردەگەڕێتەوە لە هەرێمی کوردستان. ئەگەر بینی سەرتەوەیەکی ترەوەی کە ئەمڕۆ لە کۆبوونی ئەنجومەنی سەرکرداتی باستان لەگەڵ مەسەلەی شەڕی مووسڵ و ئایندەی هەرێمی کوردستانە دوای شەڕی مووسڵ دۆخی ئێوە سەبارەت بە تێڕوانتان سەبارەت بە ئۆپەراسیۆنی مووسڵ پاشان سەبارەت بەوەی کە بەم ئاڵۆزە سیاسیە ئایندەی کورد هەرێمی کوردستان دوای ئۆپەراسیۆنی مووسڵ چی بەسەردای هێزە سیاسیەکان خۆیان ئامادە کرد و یەک استراتیژیان هەیە بۆ دوای خۆناوە؟ نابە تاکید ینی ئەو لێکترازانە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە و کاریگەری گەورەشی لەسەرەوە هەیە کە لە نێوماڵی کورد و لێرە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان نەیەک گوتارن و نە بەرنمەیەکی هاوبەشیشیان هەیە بۆ دوای مووسڵانی. ئێمە گرنگترین شت ڕەنگە ئەو بێ کە ئێمە گوتارێکی سیاسی هاوبەشمان هەبێ، گوتارێکی سیاسی کوردیمان هەبێ، خۆکردیمان هەبێ لە ناوخۆی هێزە سیاسیەکانی کوردستان کە ئەو گوتارە بێ کە کورد هەیەی بۆ قۆناغی دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ و بۆ ئەو ئەگەرانی کە ڕوبەڕوویە بێتەوە بۆ ناوچەنە جێناکۆکەکان بۆ ئەو سنوورانەی کە پێشمەرگە تێیدا جێنشینە بێ بۆ شێوازی مامەڵەکردنی دوای کۆنتترۆلکردنی مووسڵ لەگەڵ حکوومەتی ناوەند لەگەڵ وڵاتانی ناوچەکە ئەمانە هەموو ئەو ئەگەرانن کە بوو ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە سەریان ڕێککەوین. ئێمە وەک کۆمەڵی ئیسلامی باوەڕمان بەوە بوو کە پێشتریش ئەو هەڵوێستەی خۆمانمان بەڕوونی ڕاگەیاند، باوەڕمان وایە کە ئەبێ پێش کۆنتترۆلکردنەوەی مووسڵ لێک تێگەیشتنێکی تەواو و ڕێکەوتن نامێکی سیاسی هاو بەشە بێ کە پێکاتەکانی عێراق کە عەرەب کورد و
سنە شیعە و کورد وەکو پێکاتەیەکی ئەساسی لەسەری ڕێککەوت بن و مامەڵەیەکی ڕوون و ڕاشکا و دیار بێت کە دوای مووسڵ دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ و کورد ناوچە جێناکۆکەکانی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەوانەی دەرەوەی حکومڕانەتی حکوومەتی هەرێمی کوردستانن پێشمەرگەتیان دانیشتە جێبێ ئەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستانیان ناگەڕێنەوە و ئێمە پێمان وایە ئەمە بۆ ئێمە گرنگە کە بەشێکی گەورەی سنووری پارێزگای مووسڵ خۆتە زانێکەوێتە سنووری مادەی 140 و خاکی هەرێمی کوردستانە گرنگە کە کورد لەو ڕووەوە مافەکانی کورد و خاکی کورد و ئەوەی کە پێشمەرگەوە کورد قوربانی بۆدا بەرهەمەکەی بۆ کورد خۆی بێت و ئێمە لەگەڵەوە کە دەبوو ڕێکەوتن کرابە بەر لەوەی کە ئەمشە ئۆپراسیۆنسپی ڕێکەوتنە سەر داهاتووی مووسڵ بە تاکید یان ڕێکەوتن نامەیە کە شەفاف بێ و ڕوون بێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هێزوو لایەنە سیاسیەکانی ترش ئاگادار بن و هەمومان بزانین کە ڕێکەوتنەکە چۆن کراوە لەسەر چ بنەماکراوە دووهەم ئەوەی ئێمە بەلامانەوە گرنگە کە دیمۆگرافیای مووسڵ وەک خۆی پارێزراو بێەوە هاوڵاتیانی سڤیل و مەدەنی ناو پارێزگای مووسڵ و قەزا و ناحیەکانیشی نەبنە قوربانی ئەو شەڕ و ململانەیە خۆتەزانی تەبەن ئەو ڕێژەیەکی زۆری ئاوارەوەوانە کە کورد وە هەم پێکاتەکانی تری پارێزگای مووسڵ بوونەتە قوربانی وە گرنگ و هاوڵاتیانی سڤیل و پارێزرێن وە هەموو هێزوو لایەنە سیاسیەکانیش لە مەترسی بەریەککەوتنی دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ وە تێیدا چگە ئەوەی کە خەڵکی مەدەنی ببێتە قوربانی چاوی کە ئێمە تەمە ناکەی شەڕێکی تاافی لەو ناوچەیە دروست بۆی کە ئایا ئێستا یەک ستراتیژی لەوان هێزە سیاسەکان و خۆش ئامادەنکرا بۆ خۆناغی دوای مووسڵ یعنی ئەو زۆر ڕوونە کە هێزوو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئاگیان لە یەکتری نییە و گوتارێکی سیاسی هاوبەش نییە بۆ خۆناغی دوای مووسڵ و ئێمە تەمەناکەین کە هێشتاش تەوان بەپی ئەو ئەوانی کە ینیەوەی کە پێشببینی ئەکرێکا حەکیب شەڕی مووسڵ ڕەنگە درێژە بچێشێ و ماوەیەک بخایەنێ و لە ئێستاشدا هێزەکانی پێشمەرگە بەرەو پێشچوونی گەورەیان کردو بۆ سنوورانەی کە دیاری کراون هێزی پێشمەرگە بۆی بچێ و ئێمە ئێستاش تەمەن ناکەین ینی هێزوو لایەنە سیاسیەکان هەم لە ناوخۆ و هەم لەگەڵ حکوومەتی عراقی و بگەنە ئیتیفاقیەک کە تێیدا زمانی گەڕانەوەی ناوچە جێناکۆکەکان بۆ سەرخاچی هەرێمی کوردستان هەبێ و تێیدا کورد قۆناغی دوای مووسڵی باشتر بێ لە قۆناغی پێش کۆنتترۆلکردنەوەی مووسڵانی. سپاس دەکەم زۆر بە کورتی لەماوینی خۆلەک سەبات بەڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغداد ئێوە لە کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەدان کە ڕێکەوتن لەگەڵ بەغداد لەبارەی موچەوە ئێمە تەمان ئەگەر قسە لەسەر ئەوە بێکەوەی لە ماوەی پێشوو کراوە بە تاکید ئێمە تێبینیمان هەبوو سەرنجمان هەبوو کۆمەڵی ئیسلامی خۆتەزانی بەشدارنەوە بەڵام ئەگەر قسە لەسەر مەبدەئی لێک تێگەیشتن و ئیتیفاقی بێ لە نێوان هەولێر و بەغدا بە تاکید کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەیە کە تا ئەو کاتی ئێمە لە چوارچێوەی دەستورێکدا لەگەڵ حکوومەتی عراقی بەیەکەوەی بەڵێ ئێمە لەگەڵەوەین کە ئێمە ڕێکەوتنامەی ڕێکەوتنامە و لێک تێگەیشتنی تەواومان لەگەڵ حکوومەتی ناوەن هەبێ و خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تەواوی ماف و مستحقاتی خۆیان لە دەوڵەتی ناوەند بگەن و خۆتەزانی تەبەن ئێستا گرفتی گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرفتی موچەیە و لەو ڕووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوونەتە قوربانی ئەو لێک تێنەگەیشتنی لە نێوان هەولێر و بەغدا هەیە. بەڵێ بەڕێز مامۆستا بۆ حەمەد و تەمێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەرەگەین دوای ناوبڕە قسە لەسەر پرسی موچە و نەوت لە نێوان هەرێم و بەغداد دەکەین بە میواندارێک لا بەڕێزان دکتۆر بەختیار جەبار شاوی ئەندامی پەرلەمانی عێراق هەروە مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دوای ناوبڕە دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بە ڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاکتۆر بە خێربێن سوپاس بام بەدەبوونتان بەرلەوەی کە بچین سەر پرسی مەسلەی موچەونەوت حەزەکەم سەبارەت بە سەردانەکەی سەلیم جبوری کە ئەمڕۆ سەردانی شاری سلێمانی کردووە بۆ چوومە وەسەی کات بۆ سلێمانی. بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە هاتنەکەی سەرۆکی پەرلەمانی عێراق طبعاً خۆتان نەزان ئەمڕۆ لە کەرکووک بوو و سەردانی ئەوەی کردی بوو مەیدانیان دوای ئەوەی ئەو ڕووداوە نەخوازراوەی کە لە شاری کەرکووک ڕوویدا هاتنیشی بۆ سلێمانی کە ئەم شەو گەیشت ئێمە لەگەڵی دانیشتین زیاتر پەیوەندی بە زیاتر تەنسیقکردنی ئاوارەکانەوە بوو چکە خۆتان نەزان ئەم حەدەسەی پێشووتر کە ڕوویدا بە شێوەیەک لە شێوەکان ترسی ئەویان هەیە کە ئاوارە دەربکرێیان ئەزیەت بدرێ هەرچەندە جارێکی تر تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە کورد تعاملێکی زۆر معقولانەی کردووە لەگەڵ ئاوارەدا لە زۆربەی شوێنەکان بە شێوەیەکی گشتیە حاڵەتی نەخوازراوە هەیە و ئێمەش تەئکیدمان لەوە کردەوە کە بە هیچ شێوەیە قەراری وان نییە و هەروەها مەسلەی پرۆسی سیاسی و ڕزگارکردنی مووسڵ و هەروەها چۆنێتی تەنسیقکردنی کاری پەرلەمانی لە نێوان ئێمە و ئەواندا تقریبا بە شێوەیەکی عام ئەمە گرنگی سەلیم جبوری لە سلێمانێتە لەگەڵ ئێوە کیژێتی نیشتیمانی کۆبوو لەگەڵ مەکتەبی سیاسی پەرلەمانتارەکانی ئێوە لەگەڵ لایەنەکانی تریش دیداری دەبێت لەسەرەوە ئەوە من بزانم نایبێت ڕەنگە بەیانی سەفەری خانەقین و مەنتیقە بکە لای ئاوارەکان هیچ شتێکی تری نییە خۆی ئەسڵی هاتنەکەیش هی پەیوەندی بە کەرکووکەوە بوو دامی پارێزگاری کەرکووک و بڵێن ئەنجومەنی پارێزگا و لیژنە ئەمنیەکان و لە نزیکەوە ئاگاداربوون چکە بەڕاستی یعنی ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا شتێکی کەم نەبوو و دەستکەوتێکی گەورەش بوو هەرچەندە خوێن و قوربانێکی زۆر درا بەڵام دەستکەوتێکی گەورە بوو بۆ کورد بۆ پێشمەرگە بۆ خەڵکی کەرکووک ئەوەیە هێنا کە سەرۆکی پەرلەمان بێتە ئەوێ و لە ڕۆژەکە بکۆڵێتەوە. زۆر باشە ئەگەر بینی سەر مەسەڵی پرسی موچەونەوت لە نێوان هەرێم و بەغداد هەر ئێستا پرۆژەیاسای بودجەی 2017 عێراق گەیشتوتە پەرلەمان و پشتگیری کوردستانی تەیە بەڵام دوێنێ وەزیری سامنە سوورجەکان باسی لەوە کە ڕێکەوتن لەگەڵ بەغداد چارەسەر نییە بۆ چوونیەوە پێتان وایە ئێستا لەگەڵ بەغداد ڕێبکەوین باشترە یاخود چارەسەر نیە بۆ دۆخی دارایی هەرێم ڕەنگە هەر لەگەڵ جەناب تا چەند جارێک ئێمە قسەمان لەم بابەتە کرده بێت یعنی جگە لە شوێنەکانی تریش تەئکیدمان لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد ڕێکەوێ حکوومەتی هەرێم هەوڵ بدات لەگەڵ بەغداد ڕێکەوێ ڕاستە لە هەردوو لاوە کێشە هەیە لە هەردوو لاوە خەلل هەیە لە هەردوو لاوە کەم و کورتی هەیە بەڵام دەرکەوت ئەم خەلل و کەم و کورتیانەوە ئەو کێشانەی کە هەبووە تەئسیری لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە لەسەر عێراق دروستی نەکردووە لەسەر عێراق ڕاستە ئەوانەڵێن لەسەر ئێمەشی دروست کردووە بەڵام یعنی لە عێراق تا ئێستا موچە بە هیچ شێوەیەک دوانەکەوتووە شەڕی داعشەکرێەوە لە ئێمە زیاتر و نەوتیش کە دابەزی بوو هەر بوو ئەوانیش دابەزی بوو بۆیە ئەوان ئەتوانن با بڵێن موچەکانی خۆیان دابیکەن کێشەی ئەو جۆرە کێشانەوە زیاتریش یعنی ئەگەر تۆ ئەگەر سیر بکەی ئەوان نەک موچیان دابین کردووە ئێستا لەم ماوەی پێشوە قەرار دەرچووە کە 10 ملیۆن سولفە درێ بە فەرمانبەر بۆ ئەوەی ماگانە لێ وەرەگیرێتەوە سولفە درێ بین بۆ بۆ مەسلەی سەکەن و ئەوانە یعنی ئەگەر حکوومەت لە توانایانە بێ ناتوانێت ئەمەکە ئەوە تا ئێمە بەداخەوە جگەلەوەی کە ساڵی پار 4 موچە نەدراوە ئەم ساڵیش بە ڕوبع موچە تقریبا 8 موچە ئەدرێت 8 بۆ 9 موچە ئەدرێت یعنی کارەساتە بەڕاستی و ئەوەی وەزیری سامانە سروشتیەکان وتی بەداخەوە خۆ دەیان لێدوانی خۆی هەیە کە تەناقوزە لەگەڵ ئەمەدا لە دوانەکانی پاری کە ئەیوت ئێمە ئەتوانین بەرمیلێن 1 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشین و سیاسەتێکی سەر بەخۆ بەکاربهێنین و ینی زۆر سەیرە دوێنێ دەڵێ ئێمە تەوەقعی داعشمان نەکرد خۆت هەر لە ناوەڕاستی ساڵی 2015 بوو سیاسەتی سەر بەخۆی نەوت
تەواو ڕووی وتی ئێمە گەڕێنەوە ڕێکەوتنەکە فەشەلێناوە یعنی ساڵێک بوو داعشات بوو ئەگەر ئەم باسە وردکەیتەوە خوێنەوەی زۆر ئەڵەگرێ دیار بەچون تۆ سیاست نێوتێرێن فەشەلێناوە پێویستە بگەڕێنەوە بەغداد سیاسەتی نەوتی هەرێم زۆر فەشەلێناوە نەگەر فەشەلێناوە دوا ڕووخاوە یعنی من پێم وایە یعنی فەشەل لەوە زیاتر چی هەیە ئەو مەساتەی کە لە کوردستانە هەیە تۆ لە ئێستا یعنی جگەلەوەی کە موچە نادرێ جگەلەوەی کە ڕوبع موچێژ نادرێ تۆ بڕوانە خوێندکار و مناڵەکانی ئێمە مەحروم بوون لە خوێندن لە زانست و لە عیلم لە پێشکەوتن ئەمە زەمبیکەیە یعنی ئێستا سێرکە لە وڵاتی ئێمەدا مەکتەب نییە خەسەخانە نییە زۆربەی جار حاڵەتی کتوب ڕوانن لەوە چێ ڕوودا کارەساتی لێ بکەوێتەوە ئەگەر لە حاڵەتێکی ئەتیادیە بێوانە بێ چاکردنی ڕێگەوبان حەدیقا ئەمانە ڕەوزە هەمووی پێویستە خۆ پەیوەندی بنەوە بەڕۆی هەمووی نەک بنەوە پەیوەندی بەو کێشەوەیە کە دروست بووە حکوومەت ئەبێ ئەمانەی هەبێ بۆ ئەوەی پێی بودرێ حکوومەت پێویستە پرۆژەی ئیسیسماراتیە بێ نەگەر موچە شتێکی زۆر تەبیعی هاوڵاتیە سپاسم کاتوات تێگرمەوە لای بەڕێز ئەگەر بچینە بەغداد لای کاک مەسعود کاک مەسعود زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە مەسەلەی پرسیینەوت لە نێوان هەرێم و بەغداد بە دیاریکراوەوەی کە وەزیری سامانە سروشتەکان باز لەوە دەکات کە ڕێکەوتن لەگەڵ بەغداد چارەنی و بەرزبوونەوە نرخی نەوتیش چارەسەر نییە یعنی بە وچوونی بەڕێزت ئایندەی دۆخی دارایی کارێن باش بوو لەگەڵ بەغداد ڕێبکەوی یاخود چۆن چارەسەر دەکرێت خۆی بەخشنە مێرەبان ئەم بابەتە جانبی مالی و اقتصادی هەیە و جانبی سیاسیشی هەیە بێگومان ئەم لە دوانە بەڕاستی لە دوانی بەڕێز وەزیری سامان سروشتیەکان هیچ مبەرڕێکی نییە و بە بۆچوونی من لە دوانێکی نابەرپرسانەیە لەم قۆناغەیە لە بەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوەیە کە دەرەچەیەک بدۆزرێتەوە چارەسەرێک بدۆزرێتەوە معلومات بەڕاستیانی معلوماتن هەیە هێشتا زووە قسەی لەسەر بکەین لەبەرەوەی ئەندامی لیژنەی بە دواداچوونی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانم ئێمە ڕۆژانە خەریکی کۆبوونەوەکانمانین و گەشتبین ئینشاءالله کە هەنگاوێک بنین هەندێک شت بخرێتە بەردەستی حکوومەتی هەرێم و هەندێک بەردەستی حکوومەتی اتحادی بۆی بتوانین بەشێک لە کێشەکان چارەسەر بکەین خۆشبەختانە هەموو ئەندامانی پەرلەمانی عێراق بەگشتی و ئەندامانی ئەو لیژنەی ئێمە بارێنی مامەڵاکەن و بیرۆڕاکان زۆر باشن حتا کە لەگەڵ بەرپرسانی عێراقشە قسەمان کردووە لەسەر مۆزوعانە ئومێدمان هەیە کە بتوانین بەشێک لە کێشەکان چارەسەر بکەین من ناڵێم هەموو کێشەکان چونکە کێشانە لە دوای ساڵی 2023 دەستی پێکردووە وەکو ئەمڕۆ سەرۆکی حکوومەت خۆشی ئاماژەی پێکرد و لە 2015 دوای ئەوەی کە بەڕێز وەزیری سامان سروشتەکان خۆی چەندین جار تاکیدی کردەوە بۆ ئێمە کە ئەگەر هەرێمی کوردستان خۆی ڕاستەوخۆنەوە بفرۆشێ کێشەی موچە کۆتایی پێدەی قەیرانی دارایی لە وڵاتیان نامێنێ ئەبینین ئێستا کەرتی پەروەردە کەرتی خوێندنی باڵا سێکتەری تەندروستی ئەمن و ئاسایش پێشمەرگە کەس موچە وەرناگرێت ئەمە بۆ خۆی نەتیجە ئەوەیە کە سیاسەتێک پەیڕەو کراوە هەڵەی زۆر زۆری پێدایە لەسەروی ئەمەشەوە ئەنی ئەوە ڕقامانی لا ئێمە هەیە و معلوماتانی لا ئێمە هەیە هەندێک لە پەرلەمانتارانی کوردستان باسی ئەرقامی 27 و ئەوانەکەن تەسەوڕەکەم ئەو قەرزانەی کە هەرێم تێدایە ئەچێتە نزیکەی 35 ملیارد دۆلار کە کەوتۆتە سەری لە مستحقاتی شەریکاتی نەوتی لەو پارانەی کە پێشوەخت وەریان کردووە لە شەریکاتی نەوتی موچەی فەرمانبەران ئەو پارانەی کە لە بەنکەکانە دەریانێناوە زۆر باش هەمومان هەموو حزبە سیاسیەکان و هەموو ئەوانەی کە لە ئاسی بەرپرسیارەتیان لە هەرێمی کوردستانە بیر لە چارەسەر بکەنەوە من بەڕاستی قسەکانی من بۆ ئەوە نییە من بەڕاستی حەزم لە مزایداتی سیاسی نییە و بۆم مزایداتی سیاسیش ئەم حقایقانە باس ناکەم بەڵکو بۆ ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان چیتر نەبن بە قوربانی
ئەم وەزعی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە بەشێکی زۆری ململانەی سیاسیە و لە نەتیجەی ئەوەیە ئەوراقی مالی و اقتصادی و هەموومانە تێکەڵ بووە حتا دۆسیەی نەمتیشت کە فەرمانبەر و موچەخۆر و کە سوکاری شەهید و ئەنفالکرا و ئەمانە بوونە بە قوربانی زۆر باش ئەمڕۆ بەس ئەگەر یارمەتیم دەیت ئەمڕۆ دوای ئەو سەردانەی سەردانێکی حزبی سیاسی چەند حزبێک هاتنە بەغدا و ئێستا ئەجواءێکی نوێ دروست بووە لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. لە بەغدا ئێمە لە نەتیجەم دانیشتنانی لە چەند ڕۆژی ڕابردووە کردومانە ینی ئەمەمان ئیلتیماس کردووە کە ئەجواءێک هەیە بۆ ئەوەی ئەگەر بە ئاراستێکی دیاریکراوە ئیش بکرێ ممکنە لە نێوان هەرێم و بەغدا هەندێک اتفاقیاتی نوێ بکرێت بە شێوەیەک لە شێوەکان هەڵدرێ بە تایبەتی لە دۆسیە نەوت و داراییە هەندێک کێشە و سوفان هەیە چارەسەر بکرێ. ئێمە ئومێدوارین ئەم ئەجواءە لە هەرێمی کوردستانی شارێ بە تایبەتی لە هەولێر بۆ ئەوەی خەڵک لەبەرەوەی ئێستا خەڵک مهم نییە بەلایەوە کێ موچەکەیە داتێ و لە کوێوە دێ ئەوەی مهمە و حەقی خۆشیانە هەر ئەوەیان پێکرا ساڵۆنی تەحمل بکەن مهم ئەوەیە موچەکانیان وەرگرن بە تایبەتی سەکتەری پەروەردە و تعلیم من هەموو جۆژەکانی تری شەگرێتەوە بەڵام ئێستا بینین ئەو معلوماتی کە هەیە من بەنامەیەکی یەکێتی مامۆستایانی کوردستان پێگەیشتووە وەکو ئەندامێکی لیژنەی موچە 750,000 خوێندکار و قوتابی لە سنووری گەرمیان و سلێمانی و ڕاپەڕین و هەڵەبجەیە ئەم ساڵی خوێندنیان لە خەتەرە بۆ خۆی بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەیە نابێ قبوڵیشی بکەین. بەڵێ سوپاس دەکەم کاک مەسعود دواتەگەرم وڵای بەڕێز کاک دکتۆر سەبارەت بەوەی کە ینی بەچوونی بەڕێز هەر چارەسەر قەیرانی دارایی هەر گەڕانەوەی بۆ بەغداد ڕێکەوتن لەگەڵ بەغداد یاخود دەرچەی تر هەیە بۆ ئەم پرسە لە ڕاستیدا دەرچەی تر یعنی تۆ گەر سیر بکەیت سەر بە خۆفرۆشتنی نەوتە ئەو خۆی تاقی کراوەتەوە ینی ئەسڵەن سەرەتای کێشەکەش لەوە سەرچاوی گرتبوو ئەگەر بیرتان بێ ئێمە کاتێک کە نەوت دەرنەهێنرا بوو لە هەرێمی کوردستانە ئەو کاتە ژیان خۆشتر ئەو کاتە هیچ کێشەمان نەبوو نەگەر ژیان خۆشتر بوو ینی کە نەوتمان دەرنەهێنا بوو لە هەرێمی کوردستانیانی ئەو نوتی خۆمان ئەوەی کە لە موازنە هەبوو لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە لە سەردەمی ئەنجومەنی حکم و سەردەمی ئینتیقالیەوە دانرا لە سەردەمی عەلاویە لە بڕی لە ساحە حەڤەکە بۆمانە هات بەڵام لە 2008 و 2009 وردەکە وتیان نەوت دۆزراوەتەوە و دەرەهێنرێت و ئەپاڵێت و ئێمە بوونێتە خاوەنینەوە دوای ئەوە وردە کەڵکەڵی ئەوە کەوتە سەرەوەی کە ئەم نەوتە بە شێوەیەکی سەربەخۆ بفرۆشتێ لە ڕاستیدا ئەمە کێشەکەی دروست کرد ئەگەر نا یعنی زۆر لەو کاتانەشا زۆر چاودێری ورد و زۆر کەسی خەمخۆر بە هەرێمی کوردستان بە ئایندەی خەڵک باسییانەوە کرد ئەم نەوتە با دەرنەهێنرێ بۆ ئایندی ئەم وڵاتە بمێنێتەوە حکومەتی ئیتحادی خۆی مرزەمە بەوەی کە بەشی هەرێمی کوردستان بنێرێ بۆ موچە و بۆ پێداویستیەکانی یعنی سێرکە ئێستا لە وڵاتێکی وەکو نەرویج ئەوەی کە باسی ئەکرێ هەتا 100 ساڵی کە نەوەی نەرویجی ئەتوانێت لە پارەی ئەو نەوتەی کە هەیەی دەریانی ناودایان ناوە بۆ خۆیان جگەرەوە چکە هیچ میزانەکەی خۆیان پێویستی بەوە نییە کە پارەی نەوت بخەنێن هەڵیان کردەوە بۆ ئاینلیان کە ئێمە ئەو ئەقڵەشمان نییە بواە بەداخەوە کە کەوتی ناو گێژاوی با بڵێن ئیقلیمی و موامەرەی ئیقلیمی با بڵێن بەهۆی نەوت و بەهۆی ئیغرابوونەوە ئەکرێ چارەسەر بکرێ یعنی ئەمە کێشەیەک نییە با بڵێن زۆر توند بێ زۆر قوڵ بێ و ڕەهەندێکی تر کە منەمێ ئاماژەی بۆکەم ئەبوایە ئێمە لەبری ئەوەی کە ئێستا سەرگەرمی نیوە موچە و ڕبع موچە و چارەسەرکردنی بودجە بووینە ئەبوایە ئێستا ئێمە مادەی 140 حل بکرایە بوایە کێشەی خاک چارەسەر بکرایە یعنی تۆ بڕوانێ ئێمە خۆمان نوێنەری کوردین خۆمان ئەم قسانەکەین بۆ لەبەرەوەی لە دەسەڵاتدارەتی یعنی با بڵێن سەرکردایەتی سیاسی کورد بەهۆی ڕێکەوتنی سیاسی و لا بەلاو ئەم ناوهێنان و بردن کارێکی کردووە ئێمە تەنها ئیشمان ئەوەیە کە ئیشی ئێمەش نییە بزانین چۆن دەرچەیەکە دۆزینەوە بۆ ئەم مەسەلەیە چەند وەختێک
لەناو پەرلەمانە بە مداخلات بە تەسریحات بە بەیانات بە سەردانی کووت لە ئەم کووت لە بۆ ئەولا ئەم بۆ ئەولا یعنی ئێستا پێشەوەی کە من بیام لە دەباشان لەگەڵ سەلیم جبوریاک دانیشتوین و ئەوانە و مەکتەبی سیاسی یەکێتی وانە یعنی ئەبووە ئێستا ئێمە باسی چۆنیەتی چارەسەر چۆنیەتی ئەوەی کە مادەی سەوچل تەواوە بێ چۆن حەلیکەین هاتوونەتە سەرەوەی کە باسی ئەوەکەین بەشکم سەرۆکی پەرلەمان ئەم دەرفەتە بقۆزینەوە ئەو لیژنەی کە لە پەرلەمان دروست کراوە هاوکار بێ نەتیجەیەکی هەبێ کەواتەمە نەتیجەی چیە بەتەکی زۆر باشە بەڵام سەرەوە دەکرێت بەرەزوتت یعنی ئێستا هەرمی حکوومەت هێرێم خۆی هۆکارە بۆ ئەو بێموچە یاخود عێراق هۆکارە ینی کێ بۆ هۆکار من هەردووکیان بە هۆکارەزانم بەڵام لێرەدا یەک جیاوازی هەیە یعنی کە ئێمە خۆمان ڕەخنە زیاتر لە هەرێمی کوردستانەگرین لەبەر چییە؟ یەکەم لە ڕووی دەستوری و قانونی و سیر بکەین ناکرێ هەرێمی کوردستان بەشێک بێ لە عێراق ئێمە چکە خۆمان قانونین ئێمە قانون تەشجیعەکەین ناکرێ مە قسە یەکەم لە دەرەوەی دەستور بێ با کوردیش بم مادام بەشێکین لە دەستورەکە بەشێکین لە عێراق وەلەو چوارچێوەیدا ماوینێتەوە ئەبێ پابەرمیمە دەستورەوە یعنی لە دەستوراشتیوانیە ئیقلیمێک یان محافەزەیەک نەوتی خۆی دەربێنێ لەگەڵ دەوڵەتێکی دراوسەی خۆیە بێت ئیتفاقی 50 ساڵەکە و نەوتەکەی پێ بفرۆشێ ئەمە نەبووە باخ تۆ خلافیشت هەبێ یعنی مەهماکان تۆ خلافیشت دەبێ هەر کاتێک گەشتیتە ئەوەی کە قەرارەتدا جیا ببیتەوە کە ئەمە خاڵێکە من پێم وایە استراتیژێتی کوردیش ئەمە نیە جیابوونەوەوانە هەمووی مزایدەیە دەریش کەوت سەربەخۆی وشت نەما سەربەخۆی وشت کاکە حەکیم ئێمە پێشتر پێشەو سەردانی کە ئەو وەفدە چوو بووە بەغدا هەندێک تەمومژە بوو کە ئەمانەوت ئەمانوت ئەمە شتێکی تەسریحاتیە استراتیژی نییە مەسەلەی سەربەخۆی وانە بەڵام کە دەرکەوت کە لەوێ ئەو برادرانە چوونە ئەوێ یعنی نەک باسی سەربەخۆی نەکراوە یعنی بەداخەوە نەیانتوانی و باسی کێشەی موچە و بودجە و ئەوانش بکەن ڕێکەوتنی لەسەر موچەش نەکردووە لەسەر شتان نەکراوە یعنی ئەگەر بکرایە بۆ نمونە ئێمە پرۆژه یاسای بودجەی 2007 هاتووە بۆ پەرلەمان ئەم ڕۆژی دووشەمە ئینمان بۆ کرد خوێنەوە یەکەمی بۆ کرا هیچی دیان یەشتی تازە ئەوەی کە بڵێن ڕێکەوتنی تازە تار ئەوەیە لە ساحەفەکە و 550,000ەکە و بگرە شتێکی تایە ڕەنگە تونتر بێت سەبارە بە هەرێم ئەڵێ پێویستە هەرێمی کوردستان خەرجیە تعریفی گومرکی و خەرجەکانی خۆی لە 2000 یعنی تەصفیح حساباتی خۆی بکات لە 2004ەوە بۆ ئێستا بۆ داهاتناخۆیەکە کەواتێمە بۆ داهاتناخۆی کەواتێ ئێمە شتی تازەیتیان یعنی هیچ نەکراوە لە مۆبدا لەبەرەوە یعنی چی بکە هەرێمی کوردستان من پێم وایە یانەوەی بە تەواوەتی وازە بەغابێنەیە سەرەتا لە ئێمەوە با دەست پێ بکە پەرلەمانتارەکان با بگەڕێنەوە وەزیرەکان با بگەڕێنەوە نەک خەرێکی شەڕە وەزیر بین ئەم وەزیر لابنەوە لە وەزیر لا نابن استراتیژێکی وازەحمان هەبێ ئەو کاتای تر خەڵکەکەش لەوە چێت تەحملی برسێتی بکات تەحملی ئەوەش بکا کە موچەی نەبێت چکە ئەڵێ لەبەر ئەو خەڵکی کوردستان لەبەر دەوڵەتی کوردیە بەڵام ئێستا نەتۆ هیچت دیارە یعنی ئەو خەڵکیان تووشی برسێتی کرد لەبەر دەوڵەتی کوردی و سەربەخۆی نەبوو نەخۆی ئەگەر لەبەر چی بوو بۆ نەکەن سەربەخۆ فرۆشت باشە ئەگەر لەبەر ئەوەیە ئەی بۆ چوونەوە بۆ بەغا ئەگەر لەبەر ئەوەیە ئەیکوا هیچ دیار نییە سەربەخۆی لەکوێ یعنی من تێ ناگەم چی شتێکی سەربەخۆی مبادیری سەربەخۆی لای نایە باشە تۆ سەربەخۆی ناتوانانی موچەی ڕوبعی موچە لەسەری ئەم باشە باواز لە ساڵی پار بێنین لە چوار موچەکەی پار ئەم ساڵ لە ئەوەڵی ساڵەوە نەیانوێت سیستەمی نوێی موچە تەطبیقەکەین و موچە لەمە دوای یەک ماندووە ناکەوێت ئەی ئێستا چەند ماندووا کەوتووە کەواتە لەمە شەفەشەلیان هێناوە ئەی باشە تۆ لە بەسیترین شتی هەنگاوی سەربەخۆیە فەشل بهێنی ئەی لە سەربەخۆیی سیاسیە ئەی لە سەربەخۆیی سەربازیە لە سەربەخۆیی ئەمنیە لە سەربەخۆیی استراتیژیە ئەمانە هەمووی سەربەخۆیی دیبلۆماسی زۆر سپاسکاتورێن دەگەڕم بۆ لای بەر دەرفەتە بوو کاک مەسعود دەگەر بگرم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە ینی پێ دوایە بە بۆچوونی بەرەسەر چارەسەرەکە لەگەڵ بەغدای ئێستا گەر هەرێمی کوردستان ڕێ بکەوێت بەوەی کە لە بودجەدا هاتووە 550,000 بەرمیلەکە ئایا بەغداد بای موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێرێ ئەوەی کە وەزیری سامانە سروشتەکان ڕاستی وتۆ یاخود وەزیر سامانە سروشتەکان لەگەڵەوە نیە کە ئیتفاقێکی نوێ لەگەڵ بەغداد بکرێت بەڵێ وەزیری سامانە سروشتەکان سیاسەتی نەوتی هەرێمی کوردستاندا ناڕێژێ بەڵام ئەتوانێت بە ئاراسیەکی دیاریکراوە تاسی لەسەر بەرانی سیاسی بکە بەوەی وەکو چۆن هەمیشە بە پەرلەمانی کوردستان بە سیاسەکانی کوردستان بە
بۆ پەرلەمانتارانی کورد لە عێراق ئەرقامی غەڵەت و وعودی غەڵەتی داوە ئەکرێ بە ئاراسیی دیاری کراوە تەسیل لەوە بکە بەڵام لە نەتیجەیە بڕیاری سیاسی پەیوەست بە پەیوەندی نەوتی دارایی لەگەڵ بەغدایە حکوومەتی هەرێمی کوردستان و بێ ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئەم بڕیارێک لای بکاتەوە و بێگومان شخصی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆلی سەرەکی هەیە لە بڕیارێکی لەم جۆرە بەپێی معلوماتەکانی من لە سەردانی ئەو وەفدەی کە هاتوۆتە بەغدا جگە لەوەی کە باسی مەلەفی مووسڵ کراوە باسی هاوکاریکردنی هێزی پێشمەرگی کوردستان کراوە و فعلا عێراق لەم ماوەیە هەندێک چەک و تەقەمەنی ناردوو بۆ هێزی پێشمەرگی کوردستان ئەو زانیاریانی من هەمە باسی مەلەفی نەوت و داراییش کراوە هەر لەسەرەوە تاسەش ئەوەی کە 2015 جارێکتر دانراوەتەوە و هیچ گۆڕانکاریی بەسەر نەکراوە و بڕیاری ئەوش دراوە کە وەفدێکی فەنی بە سەرۆکایەتی بەڕێی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ سەردانی بەغدا بکا بۆی وردەکاریەکانی یەکلا بکەنەوە چونکە ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت هەناردەکەن و یعنی ئەتوانێت ئەوەی لە یاسای بودجێ هەیە ئەتوانێت جێبەجێ بکە و بەبێ هیچ کێشێک زۆر باش هەندێک وردەکاری هەیە کە لەناو یاسای بودجێ هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئیشکالێتی هەیە لەگەڵەمەیە ملاحەزەی هەیە لەسەری کاتی خۆشی کە ئێمە وەکو ئەندامانی کورد لە لێژنەی دارایی مناقەشەیان مۆزوعانەمانە کرد چەندین کۆبوونەوەمان کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ملاحەزە لەسەر چەند کەلیمەیەک هەیە ئەو کەلیماتانە وای کردووە کە پشتی هەرێمی کوردستان وەکو ساڵانی پێشووتر نەبێت ساڵانی پێشووتر بەپێی موازنەی مخەفەف پارێدراوە بە هەرێمی کوردستان ئێستا بەپێی مەسروفاتی فعلی پارێدرێ بە هەرێمی کوردستان بۆ پشتی هەرێمی کوردستان کەمی کردووە ئەمە پێویستی بە تەواصل هەیە من ئومێدوارم ئەم لیژنەیەی کە ئێستا بووینە بە لیژنەیەکی مستەغەری 5 کەسی و من ینی شەرەفیۆم پێ بەخشراوە کە ئەندامێکی ئەم لیژنەیە بم لەگەڵ چوار هاوکاری ترما ئومێدوارین بتوانین هەندێک شت هەیە بیخەینە ڕوو چارەسەرێک بێت یا بەشێک بێت لە چارەسەر و هەم حکوومەتی هەرێمی کوردستان بە نەزەری اعتیبار وەری بگرێ من تەسەورەکەم حکوومەتی اتحادی استیجابەی باش بێ بۆی ئێمە من ئومێدوارم حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان تەوەجێ بێ چونکە لە حەقیقەتە ئێمە ئەبێ بیر لە فترەی داهاتوو بکەینەوە یەکەم شەڕی داعش ئەتوانین بڵێن بەرە کۆتایی ئەڕوا و کۆتایی پێهاتوو داعش لە عێراقا نامێنێ ڕزگارکردنی مووسڵ بەشێکی زۆر لە ناوچەکانی ئەوەی کە پێڵین مادەی 140 ئەو ناوچانە ئێستا ئەم بەدەست هێزی پێشمەرگەوەیە بە عەمەلی کورد ئیدارەیەکە کورد کۆنتڕۆلی کردووە کە ئێمە چەندین شەهیدی قوربانیمان بووی داوە چەندین شەڕی دیپلۆماسی کراوە هەموو ئەو سەرکردە بەڕێزانەی کە ئەمڕۆ خۆیان بڕیاری سیاسی دەن لە هەرێمی کوردستانە ئاگەر لە سلێمانی بێ یان لە هەولێر بێ ئێستا ئەمە بۆمانی واقع ئەبێ بەترین کات کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە. بەڵێ کاک مەسعود کاتمان زۆر کەماوە زۆر بە کوردی سەبارەت بۆی ئێستا ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوی بەغدا چەند موچە بەشی موچەی فەرمانبەران دەنێرێت یاخود ناگەر بە کوردی بێ سوپاس دەکەین. من بە قەناعەتی خۆم ئەگەر هەرێم و بەغدا ڕێکەون موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دێ و لە سەروی ئەوە شەوە بەشێک ممکنە بەشێک لە نەفقاتی تەژغیلی بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئێمە ئومێدوارین لە دەدوانزەڕۆژی داهاتووە وەکو لیژنەی بەدواداچوون بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەتیجەی ئەم کۆبنەوانە کە لە بەغدا کردومانە کە بڕیارە لە ئایندەیەکی نزیکە لە هەولێریش کۆبنەوە بکرێت نتیجەکەی بۆ خەڵکی ئەلان کەین و نتیجەکەشی ئەرێنی بێ هەم حکوومەتی هەرێمی کوردستان استیجابەی هەبێ و هەم حکوومەتی اتحادی. بەڵێ کاتور کاتمان کەماوە زۆر بەکوی سەبارەت بەوەی کە ئومێتێ ڕێکەوتن بکرێت یاخود مەسەلەن باز لەوە دەکرێت کە هەرێم لە سەدا 20 نەوتی دەفرۆشێت ئەگە بەونەوە موچەی پێدابینە کە تەسلیم عێراقیان موچەکە دەدەن خۆی من پێم وایە نەگل لە سەدا 20ەکە
ینی پێم وایە کەمتریش تەسلیم بکات ئەو بڕەپارەیە دێت بۆ هەرێمی کوردستان بەشی موچەی فەرمانبەران بەشی موچەی فەرمانبەران ئەمەوە بڵێ ئێمە وەفدێک بووین وەفدی گۆڕان و یەکێتی چوینە بەغا ڕاستەوخۆ لە کۆبنەوەکە عبادی خۆم دانیشتە بووم وتی هەرێمی کوردستان لە سەدا 19.5 بۆ 20 نەوتی عێراق ئەفرۆشێ باشە بۆ ناتوانێت موچەی ئەو لە ساحەبەیە دیاریکە وتی لە ساحەینەکە بۆ ئێمە دیاریکەم 550,000ەکە ئێمە هەموو موچەکەتان بۆنێن ینی کەمتریش یعنی تۆ سێرکە ئێستا لە قانونی موازنە داوای 550,000 بەرمیل لە هەرێمی کوردستان کراوە بە ئەترافی وەزیری سامانە سروشتەکان 600,000 بەرمیل ڕۆژانە ئەفرۆشێ یعنی 50,000 زیاتریش باشە ئەگەر تۆ 550,000ەکەی بێتێ ئەو موچەکەت بۆ داوی نەکا بەڵام بە 600,000ەکەی خۆت موچەکەی پێدابین بۆتی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی نەبوونی شەفافێتە لە شەفاف نییە من دەتوانم بڵێم شەفاف نییە یعنی کە تۆ شەفاف وێت یعنی هەموو یەکرێتەوە ڕەنگەم ئەو مەسەڵەحین نەبێ بۆ قسەکردن کاک حەکیم بەڵام وازەحە قسەکان وازەحە ومێت هەیە بۆ چارەسەری کێشەکە لە موچە لەنێو بەغداد و هەرێم کێ بڕیار دەبێت زۆر بە کورتی خۆی یەکە ئەو وەفدەکە هاتبوون پێم وایە هەنگاوێکی ایجابی بوو یعنی بە ڕەغمی هەموو ئەو ملاحەزانەی کە هەیە و پێویست بوو زووتریش بەهات نایە و زۆر گرنگە بەردەوام بن ئەم وەفدە بێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆ بەغدا هەرێمی کوردستان ڕێخەن لەگەڵ بەغدایە ئەو سیاسەتەی کە جاران پەیڕەو ئەکرا سیاسەتی ئەوەی کە تێگەیشتن بێ لەگەڵ بەغا ئەلە لەقەڵ ئەگەر ئێمە جیاش بینەوە لەگەڵ بەغایە خۆ بێ بە شێوەیەکی ئاشتیانە جیابینەوە دەوڵەتێکی ئاشتیانەمان دروست زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار جەبار شاویز ئەندامی پەرلەمانی عێراق کە لە سودوی سەرەکی لەگەڵ ماوەرە زۆر سپاس بۆ کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵ مامو سپاس بۆ بینێدانی بڕێز سپاس بۆ کارانم خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دیوی دووەم دۆزینەوەی ئەو دەلالەتە بابەتیانەیە کە ڕوودا و پێشهاتە سیاسیەکان هەڵیان گرتووە. خوێندنەوەی ڕەهەندەکانی ئەو بابەتە هەستیارانەیە کە هەژمنیان بەسەر ڕەوشی سیاسی کوردستان و ناوچەکەدا کردووە. دیوی دووەم بەهێزکردنی دیالۆگ و بەرزکردنەوەی ئاستی یەکتر قوبوڵکردنە. چاوەڕێ بن هەموو ئەو خوێندنەوە نادیارانەی لە دیوی یەکەمی بابەتە هەستیارەکاندا دیارنین دیوی دووەم ڕووناکیان بخاتە سەر و کەشفیان کات. من شۆڕژ ئەنوەرم شەوانی پێنجشەممە لە بەرنامەی دیوی دووەم لە کەناڵی ئاسمانی پێیان لەگەڵتان دەبم.